لە دوایەوەی چەکدارانی داعش پارێزگای مۆسڵ و چەند ناوچەیەکی تری عێراقیان کۆنتڕۆڵ کرد و دواتر پەلاماری هەندێک لە ناوچە کوردستانیەکانیاندا ڕاستەوخۆ مەترسیەک بۆ ناوچەکە و تێکچوونی ئاسایشی نێودەوڵەتی زۆرێک لە وڵاتە زلێزەکان هاتنە سەرخەت و پشگیری خۆیان بۆ هەرێمی کوردستان دەربڕی و هەندێکیان هاوکاری سەربازی و مرۆییان پێشکەشی هەرێم کرد. ئەوەی جێگەی سەرنجی چاودێرانی سیاسیە سەرڕایەبوونی بنکەیەکی هێزی سەربازی سوپای تورکیا لە ناوچەی بامەڕنی سەر بە پارێزگای دهۆک بەبێ ئەوەی ئەو هێزەی تورکیا دژی چەکدارانی داعش هیچ جوڵەیەک بکە لە ئێستادا لە ناوچەکە ماونەتەوە و پاشەکشیان نەکردووە. جگەلەوەش لە سەرەتای ڕووداوەکانەوە تورکیا بەرامبەر بەو هەڕەشانی داعش لەسەر هەرێمی کوردستان دروستی کرد هیچ هەڵوێستیشیە و تۆی نەبوو. گۆرانەزاد پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی سەبارەت بە هەبوونی فەوجێکی هێزی سوپای تورکیا لەو ناوچەی بامەڕنی سەر بە پارێزگای دهۆک بە کورسات نیوزی ڕاگەیان ئەو وەک پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان باسی لە هەبوونی ئەو هێزەی سوپای تورکیا کردووە کە لە بامەڕنی جێگیر بوون، بەڵام تا ئێستا لە پەرلەمان هیچ شتێکی ئەو تۆی لە بارەی هەبوونی ئەو هێزەوە نەکردووە و ئەکرێت لە دانیشتەکانی داهاتووی پەرلەماندا گفتوگۆی لەبارەوە بکرێ. ئەوەشی خستە ڕوو کە ئەگەر ئەو هێزانی سوپای تورکیا کە لە بامەڕنی جێگیر بوون بۆ پاراستنی هەرێمی کوردستان هاتوون، بۆچی تا ئێستا تورکیا نە لە ڕووی مرۆییەوە نە لە ڕووی سەربازیەوە هەڵوێستیشی ئەو تۆی نەبووە. ئەم بێ هەڵوێستی تورکیا لە کاتێکدایە کە تورکیا جگە لەوەی دراوسەی هەرێمی کوردستانە با بەراورد لەگەڵ وڵاتانی جیهان و ناوچەکە خاوەنی بەرژەوەندیی ئابووری گەورەیە لەگەڵ هەرێم و سوودی گەورەی لە نەوتی هەرێم وەرگرتووە، بەڵام هیچ هەڵوێستێکی نەبوو بەرامبەر هەڕەشەکانی داعش سەرباری ئەوەی خاوەنی توانای سەربازی زۆرە و بەرپرسانی هەرێمی ژەمیشە تورکیا وەک دۆستی نزیکی خۆیان دادەنێن. بە جۆرێک کۆماری تورکیا یەکێکە لە بەهێزترین سوپاکانی جیهان، خاوەنی توانایەکی سەربازی گەورە و پێشکەوتووە و لە ڕیزبەندی جیهانیش سوپای تورکیا لە دەیەکەمەکەی بەهێزترین سوپاکانی جیهانە و خاوەنی 612,000 سەربازی تەواوەتیە، جگەل لە هەبوونی 429,000 سەربازی یەدەک کە بەسەر هێزی وشکانی و ئاسمانی و دەریایی دابەشکراون. هێزی وشکانی تورکیا پێکاتووە لە 4246 تانک و 6600 زرێپۆش و 1800 تۆپخانەی هەیە و هێزی دەریایی تورکیا لە 265 کەشتی جەنگی پێکاتووە. هەرچی سەبارەت بە هێزی ئاسمانی تورکیا کە یەکێکە لە بەهێزترین هێزە ئاسمانیەکانی جیهان، بە جۆرێک ئەنکەرە خاوەنی 1940 فڕۆکی جەنگیە کە زۆرینیان لە جۆری F-14 و F-15 و F-16ە، جگە لەوە خاوەنی 874 هێلیکۆپتەری جەنگیە کە لە 99 بنکەی سەربازیەوە دەردەچن، هەروەها خاوەنی 5547 موشەکی دژە فڕۆکەیە. چاودێرانی سیاسیش پیان وایە گەر تا ئێستا و هێزانی سوپای تورکیا کە لە ناوچەی بامەڕنی جێگیر بوون هیچ جوڵەیەشیان بۆ پاراستنی هەرێم نەکردووە، پێویستە بە زووترین کات لەو ناوچەیە بکشێنەوە. پێشیان وایە ئەماوە دەرەخات کە ئەگەر تورکیا لەم دۆخی ئێستادا کە هەرێم ڕوبەڕووی مەترسیشی گەورەی تیرۆر بۆتەوە بێدەنگی هەڵبژاردووە، ئەوە لە داهاتووشدا ئەگەر هەرێم ڕوبەڕووی هەر مەترسیشی تریش ببێتەوە، ئەوە هیچ هەڵوێستێشی نابێت.